لە 6 مانگی ڕابردووە 76 منداڵ لە خۆ گیراوە 22 منداڵیان لە خانەی ساوایان سوودیان لێ وەرگرتووە لە خانەی ساوایان کە مناڵی خوار تەمەنی 4 ساڵە و لە هەموو کوردستانە تەنها ئەم ماڵەی لێیە لە ماڵی کوڕان 24 منداڵ سوودی وەرگرتووە لە ماڵی کچان 10 منداڵ سوودیان لە ماڵەکە وەرگرتووە لە ماوەی 6 مانگی ڕابردووە 2 منداڵ نێراونەتە ناو خێزانە جێگراوەکان و 3 خێزانی نوێش پەسەند کراون و 64 خێزان تۆمار کراون. طبعا ژمارەکە بچووکە بەڵام ئەوە بیرکەینەوە لەوەی کە ئەوە ڕزگارکردنی ئینسانێکە بە تەواوەتی لە ژیانێک کە بەڕاستی ناشایستەیە بە منداڵ ئەگەر ئەم پرۆژەیە نەبێت. لە بواری خاوەن پێداویستە تایبەتەکانە ئەوە ئەمەوێ عەرزتان کەم و ڕوونی کەمەوە کە لەوە چێ خەڵکیش پرسیاری هاوڵاتیانیش پێ ئەویشەوەیە ئەو پرۆسەی پیاچوونەوەی کە لە 2 ساڵی ڕابردووە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران وەزارەتی کار و تەندروستی کردیان بەچی گەیشت پرۆسەی پیاچوونەوەکە لای ئێمە زیاتر لە ساڵێکە تەواو بووە لە بەردەست وەزارەتان فۆرمەکان داتاکان داخلی پرۆگرامەکرێن پاش داخلکردنیان لە ئایندەیەکی نزیکە ئەو داتایانە ڕائەگەیەنرێن بۆ هەموو لایەک. موچەی هاوکاری کۆمەڵایەتی کە بە خاوەن پێداویستە تایبەتەکانەکرێ بەداخەوە هەتا ئێستاش هەر کێشەی تایە وەزارەتی دارایی وەک ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەت داوای ئەکا نەیتوانی وەڵامیان باتەوە و ئێستا لەم ساڵدا لەم 6 مانگی ئەم ساڵدا تەنها 3 موچەی مانگەکانی 7 و 8 و 9 2017 دابەشکراوە بەڵام ئەو گۆڕانە بچووکەی ڕوویدا ئەوە بوو موچەی خاوەن پێداویستە تایبەتەکان ئەوانیان کە هیچ موچەیەکیان نییە لە 90,000ەوە بەرز بوویەوە بۆ 120,000 لە بواری داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراوە جارێکی تر وەک لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەشمان ڕامانگەیان خەم و پەژارەی خۆمان ڕاگەیەنین بۆ لە دەستدانی ئەو سوودمەندەی کە لە ماوەی ڕابردووە لە ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکرا و پەنای بردە بەر خۆکوشتن کە ڕووداوێکی زۆر ناخۆش بە نیسبەت ئێمەوە بەڵام لەم 6 مانگا 103 ژن و 34 منداڵ پەنایان هێناوەتە ماڵی داڵدەدان و داڵدەدراون سوودیان لە ماڵی داڵدەدان وەرگرتووە لە ئێستایا 31 داڵدەدرا و 12 منداڵ ماونەتەوە واتە لەو 103ە کە 30یان ماوەتەوە ئەوانی کە نزیکەی 72یان هەمویان کێشەکانیان چارەسەر بووە و گەڕاونەتەوە ناو ماڵ و خانەوادی خۆیان و بۆ ئێوەش بەرچاوڕوون بن ئەم هەموو کار و چالاکیە بە نەسرەیەکی متەواضعانە ئەنجامەدرێت کە بۆ دیوانی بەڕێوەبەراتی گشتی و 6 بەڕێوەبەراتیەکەمانە کە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵا 182 میلیۆنە بە نزیکەیی و لەگەڵ ئەو تەنها و پرۆژەی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیە نەبێت کە ڕێکخراوی یونیسێف پشتگیری داراییەکە داهاتیشمان نزیکەی 359 میلیۆنە لەو داهاتە تەنها نزیکەی 6 میلیۆنی داهاتی حەقیقیە و ئەگەرنا ئەوی تری زۆرینەی زۆری لەو موچانەیە کە هی کەمەندامان وەریان نەگرتووە و گەڕاوەتەوە ئەوانەی مردوون یا لێرە نین یا خۆیان بە شایستە نازانن.